موچەخۆرانی هەرێمی کوردستان لە مانگی حوزەیران نزیکە بنەوە و هێشتا موچەی مانگی نیسانیان بە پاشەکەوتیشەوە وەرنەگرتووە. ئەم ڕۆژە نیگەرانی مامۆستا و فەرمانبەرانی لێکەوتوتەوە و وەک خۆیان دەڵێن حکوومەت نەیتوانیوە لە ئاستی بەڵێنەکانی خۆی دابێت. ئەتوانینەوە بڵێن حکوومەت هیچ بەڵێنێکی نەیتوانی جێبەجێ بکە و هیچ ئەو بڕیارانەی کە دای کە بتوانێت بۆ چارەسەری یان لیژنەیەکی داناوە بۆ بەداچوونەوە بۆ قەیرانەکان بۆ چارەسەرکردنی قەیرانەکان ئەو بڕیاران کە دای نیت تا ئێستا نەیتوانیوە 150 ئەو بڕیارانەی خۆی جێبەجێ بکە. من پێم وایە ئەگەر حکوومەت لەم دۆخی ئێستا بەردەوام بێت ئەوە جگەلەوەی کە متمانی لای خەڵکی بەیەکجارێکی نامێنێت و جۆرێک لە دۆخێکی قەیرانێکی گەورەتر دروست ئەبێت لەبەر ئەوەی هاوڵاتان چیتر لەوە زیاتر تەحملی ئەم دۆخە قەیران ئابوووریە ناکەن. دواکەوتنی موچەی مانگانەی فەرمانبەرانی هەرێم لە کاتێکدایە نرخی کاڵا و شمەکی بازار و کرێی خانوش هێشتا لە زۆر شوێندا وەک خۆیەتی و بەرزتریش بۆتەوە. ئێستا بارەکە لەسەر شانی موچەخۆران گرانتر کەوتووە. هۆشداری دەدەن ئەگەر حکوومەت چارەسەری پێنەبێت ماوەی دان بە خۆگرتنیان کۆتایی دێت. تاخیربوونی موچە بەردەوام بێ تووڕێی زیاتری خەڵکی لێکەوێتەوە چونکە معقول نییە هەر سێ مانگ جارێک و چۆڕە موچەیە بە خەڵک بدرێت کە خەڵکی لەسەر ئەساسی موچە تەنزیمی ژیانی ئەکا و زۆربەی کاروباری ڕۆژانەی ڕێک ئەخا خەڵکی وا هەیە قستی ڕاکێشاوە خەڵکی وا هەیە خانووی بە خست کڕیوە ئیتر بە کۆی گشتی من وا ئەزانم ئەگەرەک و بەردەوام بێ ئەم زروفە تووڕێی زیاتری خەڵکی لێ ئەکەوێتەوە. فشار و گوشارەکانی ڕابردووی مامۆستا و کارمەندان نەیتوانی حکوومەت بێنێتە ژێرباری چارەسەری قەیرانەکان و پێدانی موچە بە تەواوی و لە کاتی خۆیدا. ئێستا دۆخەکە لە ساڵی ڕابردوو بۆ موچەخۆران خوڕسترە. مامۆستایانیش لەم وەرزی تاقیکردنەوانەدا نازانن چاویان لە خشتەی موچە بێت یان لە چاودێری هۆڵەکان. سامان کەریم، کورتسات نیوز، کفری.